دۆخی دانیشتوان لە چین بووەتە هۆی دوودڵی و نیگەرانی سەرکردایەتی حزبی شیوعی دەسەڵاتدار لە وڵاتی خاوەن زۆرترین دانیشتوان. نیگەرانیەکان تا ئاستی ترس لە ڕوودانی قەیرانی دیمۆگرافی بەرز بوونەتەوە. ئەماش بەهۆی کەمبوونەوەی هاوسەرگیری، دابەزینی ڕێژەی وەچەخستنەوە، زیادبوونی ڕێژەی بەتەمەن و پیران و کەمبوونەوەی ڕێژەی گەنجان. ئامارەکانی وەزارەتی کاروباری شارستانی چین دەری دەخەن لە ساڵی 2021 چین کەمترین ڕێژەی هاوسەرگیری لە ماوەی سێدەی ڕابردوودا تۆمار کردووە. نووسینگەی ئاماری نیشتیمانیش ڕایگەیاندووە ژمارەی و چینیانەی بۆ یەکەم جار هاوسەرگیرییان کردووە بە ڕێژەی لە 141 دابەزیوە. بە جۆرێک لە نزیکەی 24 ملیۆن کەسەوە لە ساڵی 2013 بۆ کەمتر لە 14 ملیۆن کەس لە ساڵی 2019 دابەزیوە. ژمارەکان نیگەرانیەکانیان زیاد کردووە. بەپێی بە دوواداچوونەکان، گەنجان و بە تایبەت لە دایکبوانی دوای ساڵی 2000 هاوسەرگیری نەکردن و وەچە نەخستنەوە هەڵدەبژێرن. ئەمەش بەڕای شارەزایان کاریگەری نەرێنی هەیە لەسەر دەستی کار و دوجاریش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئابووری وڵاتەکە و سەقامگیری کۆمەڵایەتی بەجێ دەهێڵێ. لە ساڵی 1950 ژمارەی دانیشتوانی چین 540 ملیۆن کەس بوو. بەڵام بەهۆی سیاسەتە کشتوکاڵیەکانی حزبی شیوعی دەسەڵاتدارەوە دوای تەنیا 10 ساڵ لە حکومڕانی ئەو حزبە لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوودا نزیکەی 30 ملیۆن هاوڵاتی چینی بەهۆی برسێتیەوە گیانیان لەدەستدا. مێژوونووسان بەم ڕووداوە دەڵێن گەورەترین کارەساتی مێژووی مرۆڤ کرد. لەسەر قسەی ماوت سی تۆنگ ڕابەر و دامەزرێنەری حزبی شیوعی چین کە دەڵێ هەر منداڵێک کە لەدایک دەبێ یەک دەمی هەیە بۆ ئەوەی نانی پێ بخوا، بەڵام دوو دەستی هەیە کاریان پێیەکا. حکوومەتی چین بەردەوام هانی سیاسەتی زیادکردنی دانیشتوانیدا. دواتر و کاتێک لە ساڵی 1970 ژمارەی دانیشتوانی چین لە 1 ملیار کەس نزیک بووەوە، حکوومەت سیاسەتی تاکە منداڵی پەیڕەو کرد و ملیۆنان کەسیش لەسەر پێشێلکردنی ئەو یاسایە سزادران. بەڵام دوای ساڵانێک ڕێگە بە 2 منداڵ و دواتریش ڕێگە بە خێزانەکان درا 3 منداڵ بخەنەوە. دوجار وێ ڕایفشارەکان ژمارەی دانیشتوانی چین 1 ملیارد و 400 ملیۆن کەسی تێپەڕاند و تا ئێستاش لە ڕیزی پێشەوەی قەرەباڵغترین وڵاتی جیهاندا وەستاوە. بەڵام ڕێکارە توندەکانی حکوومەت و یاساکانی دەسەڵاتداران لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوو دژی وەچەخستنەوە و شۆڕشی پیشەسازی و پێشکەوتنە تەکنەلۆژیەکان و زەحمەتی ئاستی ژیان وای کردووە وردە وردە وەچەخستنەوە لە چین ڕوو لە دابەزین بکات و پێگەی یەکەمین وڵات لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لەق ببێ. ئێستا هندستان کەشان بەشانی چین دەڕوا و ژمارەی دانیشتوانەکەشی تەنیا چەند ملیۆن کەسێک لە وڵاتە کەمترە. بەرەو ئەوە چێ ڕیزبەندی یەکەم لە زلهێزە ئابوووریەکەی جیهان بسەنێتەوە. بەو پێی هەم لە ڕووی وەچەخستنەوە و هاوسەرگیریەوە لە پێشترە و هەمیش خاوەنی تەمەنی گەنج و دەستی کارێکی زەبەلاحە. نەتەوەیە گرتوەکان پێشبینیەکە کۆتایی ئەم ساڵ ژمارەی دانیشتوانی زەوی بگاتە 8 ملیار کەس. بەهۆی دۆخە ناجێگیر و ناسەقامگیرە دانیشتوانیەکەی چینیشەوە نیمچە دڵنیایی هەیە کە هیندستان پێشی دەکەوێت. تەنانەت ئێستا دەسەڵاتدارانی پەکین مامەڵە لەگەڵ هەڕەشەیەوەکەن لە حاڵەتی بەردەوامی ئەم دۆخەیاندا ساڵی 2100 ژمارەی دانیشتوانەکەیان لە ملیاردێک و 400 ملیۆن کەسەوە بۆ تەنیا 732 ملیۆن کەس دادەبەزێ.